ڕێکەوتنامەی 11 ئاداری ساڵی 1970 بناغەیەک بۆ هەموو دەستکەوتەکانی گەلی کوردستان. ڕێکەوتنامەیەک گەلێک دەستکەوتی گەورەی بۆ کورد بەدەستهێنا. سەرۆک بارزانی لە بەشێکی بەرگی سێمی کتێبی بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کووردا باسی ڕێکەوتنامەی 11 ئادار دەکات و ئاماژە بۆ دەکات لە مانگی شوباتدا دانوستانەکان لە نێوان شۆڕشی کورد و شاندی حکوومەت لە بەغداد نەگەیشتنە ئەنجام و شاندی حکوومەت ساردێکی دەست ئەنقەسیان دەردەبڕی. پاش گەڕانەوەی شاندی کورد هیچ تیشکی هیوا لە ئاسۆوە بۆ ڕێکەوتن دیار نەبوو. هەمووان لەو باوەڕەدا بوون و توێژ بە تەواوەتی ڕووخاوە تا 2 ئاداری ساڵی 1970 کە شاندی حکوومەتی عێراق لە پارێزگای ئەو کاتی هەولێر و چەند بەرپرسێکی دیکەی تێدا بوو. بە فەرمانی سەرۆکۆماری عێراق هاتن و ڕای بارزانیان لەسەر ڕێکەوتنەکە دەویست. دووباتیان کردەوە کە دەیانەوێت پرسی کورد بە ئاشتی چارەسەر بکرێ. دەیانەوێت گفتوگۆ لە کوێ بچڕاوە لەوێەوە دەست پێ بکەنەوە. بارزانیش ڕایگەیاند ئێمە لەسەر ڕایەکەی پێشومانین کە پێویستە بگەینە چارەسەرێکی ئاشتیانە. دوای گەیاندنی پەیامی بارزانی ڕۆژی 9 1970 سەدام حوسێن کە ئەو کات جێگیری سەرۆکۆماری عێراق بوو لەگەڵ شاندێکی گەیشتە ڕەواندوز و لا ڕەواندوزەوە تا ناوپردان لە نێو یەک ئۆتۆمبیلدا بووین. هەرچی قسەمان کرد لە سنووری کاروباری شەخسی دەرنەچوو. پاش فراوین گفتوگۆ لە نێوان هەردوو لا دەستی پێکرد تا سەعات 12 شەو درێژەی کێشا. ڕۆژی دواتر گفتوگۆ لە سەعات 9 بەیانیەوە دەستی پێکرد تاوەکو 2 شەو درێژەی کێشا. سەرنجام داڕشتنی مادەکانی ڕێکەوتنامەکە لە شەویدا لەسەر 11/1970 تەواو بوو. سەعات 11:30 شەو بارزانی و سەدام هەردووکیان ئیمزای خۆیان خستە سەری. ئەو ڕێکەوتنامەیە یەکەمین جار بوو لە مێژووی میلەتی کووردا دەوڵەتێکی خاوەن سەروەری بە هۆی بەڵگەنامەیەکی یاساییەوە دان بە مافە سیاسەکانی گەلی کووردا بنێت. ڕێکەوتنامەی 11 ئاداری ساڵی 1970 چارەسەرێکی پێشکەوتوانە و دادپەروەرانەی گیر و گرفتی کورد و سەرکەوتنێکی گەورەی تێکڕای گەلی عێراق و بە تایبەتی گەلی کورد و بە موراد گەیشتنی مەزنی شۆڕشی ئەیلول و پارتی بوو. ڕێکەوتنامەکە هیچ لاری و کورتێنانێکی تێدا نەبوو، بەڵام لە کاتی جێبەجێکردنیدا کۆسپی هاتەڕێ. سەرۆک مەسعود بارزانی ئەوەش دەگەڕێتەوە کە سەرنج ڕاکێشترین بابەت بەلای ئەوە بوو بەرپرسێکی باڵای عێراق بە ناوی عەقید ڕوکن محەممەد عەلی سەعید دەست بەجێ دوای ئیمزاکردنی ڕێکەوتنەکە داوای کردووە لیژنەیەکی تێکەڵی هەردوو لە مینەکان هەڵبگرنەوە. لەوەوە بۆ سەرۆک بارزانی دەرکەوتووە کە مینەکان چەند کاریگەر بوون بەسەریانەوە. سەرۆک بارزانی باس لەوەش دەکات سەدام و شاندی حکوومەتی عێراق زۆر جەختیان لە بارزانی دەکردەوە کە من و ئیدریس لەگەڵ شاندەکە بنێرێ بۆ بەغداد تا لەو ئاهەنگەدا بەشدار بین کە بە بۆنەی ڕێکەوتنەکە دەکرێت بە ناچاری ڕەزامەندی نیشاندا چونکە حەزی نەدەکرد بڕۆین. بە ناچاری ڕەزامەندی نیشاندا چونکە حەزی نەدەکرد بڕۆین. ڕێکەوتنامەی 11 ئادار هیوایەک بوو لە بێهیواییدا و چۆکی با دڕندەترین ڕژەمی هێنا و خستیە سەرمێزی گفتوگۆ. ڕێکەوتنامەی 11 ئادار 22 بڕگەی لە خۆگرتە بوو کە گەلێک دەستکەوتی گەورەی بۆ خەڵکی کوردستان تێدا بوو، وەک چەسپاندنی مافی ئۆتۆنۆمی و بەرەو پێشبردنی کێشەی کورد لە ناوخۆ دەرەوەدا. گرنگترین خاڵەکانی بریتی بوون لەوەی کە زمانی کوردی لە پاڵ زمانی عەرەبیدا فەرمی دەبێت لەو ناوچانەی زۆرینەی کوردن و کورد لە سەرجەم سێکتەرەکان بەشداری حکوومەت دەکات با سوپاشەوە. سەرجەم کارمەندانی دامەزراوە حکوومیەکانی ناوچە کوردستانەکان کورد دەبن. لە ڕێکەوتنەکەدا ئاوەدانکردنەوەی کوردستان لەبیر نەکرابوو. ئەوە لە سەر ڕژەم واجب کرابوو کە پارە بۆ ئاوەدانکردنەوەی هەرێمی کوردستان تەرخان بکات و کورد و عەرەبە هاوردەکراوەکانیش دەگەڕێنەوە ناوچەکانی پێشویان. خاڵێکی دیکە ڕێکەوتنەکە بەشداری پێکردنی کورد بوو لە دەسەڵاتی یاسادانان و دانانی جێگرێکی کورد بۆ سەرۆکۆماری عێراق و ئەنجامدانی چاکسازی کشتوکاڵی. لەو سەردەمەدا بیری مەلا مستەفای بارزانی دنیابینینی ڕاستەقینە و دوورمەودا بووە. سەرجەم سێکتەرەکانی ژیانی گرتووەتەوە. هەر بۆیە لە ناو ڕێکەوتنامەی 11 ئاداردا بەعس ناچارکرا کەدان بە دامەزراندنی ڕێکخراوەکانی قوتابیان و لاوان و ئافرەتاندا بنێت. ئەگەرچی ڕێکەوتنەکە وەکو خۆی جێبەجێ نەکرا، بەڵام گەلێک دەستکەوتی گرنگی بۆ خەڵکی کوردستان بەدەست هێنا و بوونە بناغی ئەو دەستکەوتانەی کە ئێستا لە کوردستاندا بەدەست هاتووە.